سڵاوتان لەوێ بەڕێزان. ئایا حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چی بۆ و چییە بۆ بواری ئابووری؟ لە هەرێمێکدا کە هەمیشە دەوترێت لە دۆخێکی هەستیاردایە تا چەند توانراوە ژێرخانی ئابووری بنیاد بنرێت. ئایا دەتوانین بڵێن بوارەکانی پیشەسازی و کشتوکاڵ و گەشتیاری لە هەرێمی کوردستاندا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو گەشەسەندنیان بە خۆیانەوە بینوە؟ چاپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ ئەمین جاف ئەندازیاری ڕاوشکارە. بەخێر بێ کاکەمین. زۆر جا گوێمان لەوە دەبێت کە بواری ئابووری لە هەرێمی کوردستاندا گەشەسەندنی بەخۆیە دیوە. ڕای جەناب لەسەر ئەم ڕایە. بەڵێ سوپاسان دەکەم ئاماژە بۆ شتێک بکەم کە ئێستا ئابووری جیهانی لە هەموو وڵاتەکانی دنیاە ئابووری عەمودی فقەری ژیانی خەڵکە، ژیانی کۆمەلگایە. لە کوردستانە شتێک نییە بە ناوی ژێرخانی ئابووری. ژێرخانی ئابووری لە هەموو دنیای حتا لە وڵاتە فەقیرەکانە لە وڵاتەکانی ئەفریقاش ئەبێ ژێرخانی ئابووری هەبێ. خۆی تۆگە بتێ لە وڵاتێکە دەسەڵات ئەگەر هیچ بەرهەمێکیش نەبێ ئەبێ ژێرخانێکی ئابووری هەبێ. ژێرخانی ئابووری کۆمەڵێک عەمودی هەیە. لەو عەمودانەی کە بڵێن بواری ئابووری بەڕێوە ئاباد پێوەتی ژێرخانی ئابووری یەکێ لەوانە تۆ ئەبێ کۆمەلگایەکی تەندروستی هەبێ، کۆمەلگایەکەوە لای کەمی تەندروستی هاوڵاتی پارێزراو بێتە. ئەمە یەک. دوو، وەسایلی مواصلات و ئیتیصالات تەمین کرابێ بە تەواوەتی. یعنی بنەماکانی ژێرخانی ئابووری تەمین بێ لە وڵاتێکە، ئەو کاتە تۆ ئەتوانی بڵێ من بیرەکەمە لە گەشەسەندنی ئابووری. تەنها بنەمای ئابووری بۆ هەر وڵاتێک بەس نییە، دێنە سەر بنەمای دارایی، ژێرخانی بنەمای دارایی، کەواتە لە وڵاتێکە پێویستە ژێرخانی بنەمای ئابووریەکی بتەوی بەهێز هەبێت لە کۆمەلگاکەدەوە لە وڵاتەکەدا. دوا بە دوایەوە ئەم بنەمای ژێرخانی بنەمای ئابووریە بەس نییە بە تەنها، ئەبێ ژێرخانێکی بنەمای دارایی، یعنی ژێرخانی داراییەکی بتەوی شەبێ لە هەمان کاتە. کۆڵەکەکانی بنەمای ژێرخانی بنەمای دارایی پێکهاتووە لە مواصلات، ئیتیصالات، یعنی ڕێگاوبان، مەتار، کەرتی تەندروستی، کەرتی پەروەردە و زانیاری. ئەم کارتانە کەرتی کشتوکاڵی کەرتی کشتوکاڵی عەمودی فقەری بەردی بناغی ژێرخانی ئابووریە لە هەموو دنیاە. کەرتی کشتوکاڵی لە کوردستانە بوونی نییە، کەواتە ئێمە کەی توانیمان ئەم کارتانەی بۆم باسکردی پەریان پێ بدەین بێنە سەر سکەی خۆیان بەڕێکوپێکی لە کوردستانە کاری بۆ بکرێ. ئەو وەختە ئێمەڵی خاوانی ژێرخانێکی ئابوورین. باشە، ئەم ژێرخانە ئابووریە پێویستی بەچیە؟ ئەم ژێرخانە ئابووریە پێویستی بە ژێرخانێکی دارایی بتەو هەیە. ژێرخانی داراییش هەروە ئاسان نییە، ئەبێ کاری بۆ بکرێ. ژێرخانی دارایی پێویستی بە کۆمەڵێک ئەوش با بڵێن کۆڵەکەیە. لەو کۆڵەکانێکی لەوانە ئەوەیە کە تۆ ئەبێت یاسا و تەشریع هەبێ بۆ ئەو ژێرخانە ئابووریە، بۆ ئەو ژێرخانە ئابووریە تەختیە بکەی یاخۆ بڵێ ڕووماڵ بکەی بە شێوەیەکی یاسایی و تەشریعی. دوا بە دوای ئەوە ئەبێتەوە توانایەکی مرۆیی، تواناسازیەکی وا هەبێ کە ئەو دەستگا داراییانە بەرێبەڕێوەکو بانق و دەستگاکانی تەمین و بانقەکان و ئیشەکانی مؤسساتی دارایی لە وڵاتەکەدا. ئەمە لەلایەتر تۆ پێویستی بەوە هەیە کە دەستگاکان بوونیان نییە لە هەرێمی کوردستاندا و دەستگایانی لەوانەیە بوونێکیان هەبێ بوونێکی ڕەمزی بەو شێوە ماوەسە ئەگەر هەبێ ئەگەر دەستگاکان بوونیان هەبێ لانی پەیوەندیدارە و وەزارەتەکان بوونیان هەبێ، کەواتە دەتوانین بڵێن نەبوونی پلانە لەم چەند ساڵی ڕابردوودا پلان هەبووە بۆ ئاماژەم بۆ کردکەوە پێویستەکەوە تەختەیەکی یاسایی و تەشریعی بکرێت. دو بە دوایەوە دێتە سەرەوە کێ جێبەجێیەکە ئەمە، کەواتە چاودێری و جێبەجێکردن. تا چاودێری و جێبەجێکردن دابوون دەستگا حکوومیەکانن. ئێستا ئێمە دیوانی چاودێری خۆتان نەبیسن ڕۆژانە باس لە چیەکرێت لە بواری چاودێری دابوون دەستگا داراییەکانی حکوومەتی هەرێمە. ئەو دەستگایانەی کە کارەکان جێبەجێەکەن دەسەڵاتەکان جیان نەکراونەوە لە یەک. دەستگای دارایی ئەگەر بێت ئەکتیڤ بێ ئەبێت دەسەڵاتی خۆی دیاری بێت. دەستگای چاودێری ئەبێت بچێتە ناو قوڵایەکانی دەستگا داراییەکانەوە. ئێمە سەر باسی ئەوەی کە ئێمە توانە مرۆیەکان ئایا کەوادری بە توانای خەڵکی بە توانای بەهێز لێوەشاوە لە بواری دارایی و ئابووریدا لە دەستگا داراییەکان ئێمە ئیشەکەن هەیە ئەو کەسانە. پاشان تەکنۆلۆژیا ئەمڕۆ لە دنیای تەکنۆلۆژیای وازانی کاری بانقەکان و کاری دەستگا داراییەکانی دنیا لە ڕێگای بانق سیستمی ئەلکترۆنیەوە چێ بەڕێوە. ئێمە سیستمی ئەلکترۆنی وەکو ئینتەرنێت چۆتە ناو دەستگانەوە کارت و سیمکارت با بڵێن بانقی کار بە لە شێوەی دەستگای ئەلکترۆنی و بەکاربێ بۆ کاری بانقەکان. شتی وایە لە کوردستانە نییە، کەواتە ئێمە بنەمایەکی ئابووری بتەویشمان هەبێ
ئەبێ بنمایەکی دارایی بتەوە بنەما دارەکەش ئەو بەو شێوەیە کە بۆ جەنابتم باس کرد کە ئەبێ ئەم چوارکاری تیابێ تەختەیەکی یاسایی و تەشریعی توانایەکی مرۆیی بە توانای ڕێکوپێک تەکنۆلۆژیا بە تەواوی بەشدار بکە چاودێری و جێبەجێکردن لەلایەن کەوات لە کوردستان تا ئێستا ئەمەمان نییە شتێکی وامان زۆر باش کاگە بینێم ئەم بەگشتی لەسەر ئەم هەموو بارانە قسەمان کۆکو بوارێکی ئابووری یاخۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەڵام ئەگەر لەسەر کەرتەکان قسە بکەین کەرتی وەبەرهێنان بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا چەندین کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستاندا کار دەکەن و دەبینین پرۆتۆکۆلی بازرگانی لەگەڵ چەندین وڵاتدا ئیمزا کراوە کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستاندا لە چه ئاستێکدایە لە ئێستادا ئەم بابەتە من زۆر متابعەم کردووە لە کوردستانە زۆر جار کۆڕ و کۆبوونەوەی لەسەرکرد و باسی لێوە ئەکرێ ئەوەی کە من بۆچوونی من ئەوەی کە منەی بینم کەرتی وەبەرهێنان بووە بە تیجارەتی عقارات تیجارەتی عقارات واتە تۆ کۆمەڵێ کۆمپانیای دراوسیش هێناوەتە ناو کوردستان و ئەم کۆمپانیایانە ئەرزیانەیەتی و ئەرزانە بۆ خۆیان کۆمەڵی عیمارەتیا دروستەکە و ئەیفرۆشێ بە هاوڵاتیان کەواتە ئەمە تیجارەتەوە بەرهێنان نییە و بەرهێنان ئەوەیە کە تۆ قتاعی کەرتی کشت و کاڵی و کەرتی پیشەسازی و کەرتی ئاودێری و کەرتەکانی وەگرخەی تواناکان بێنی لە دەرەوە لەم بوارانە وەگرخەی بۆ ئەوەی کەواتەوە گەشە سندنێکی ئابووری دروستکەی یان تۆ تیجارەتی عقارات دەکەی ئەمڕۆ لە کوردستان کەواتە پێت وایە ئەوەی کە دەوترێت احتیمادی وەبەرهێنانی هەرێمی کوردستان تەنها لەسەر وڵاتانی دراوسیە ئەمە ئاوایە ئەو شمەک و کاڵانی کە هاوردە دەکرێن تەنها احتیمادی لەسەر ئەوانەیە بەتاکید منەوێ ئاماژە بۆ خاڵی گرم کەم لێرە ئەویش کە ئەوەیە بەداخەوە کە وڵاتانی دراوسێ نەوەکو بەس لە بواری جێبەجێکردنی کارەکانیان لە کوردستان با بڵێن کارەکانیان خراپە و لە ڕێگای کوالیتی و سەرکەوتو نییە کاریگەری کۆمەڵایەتی و کولتوری و تەسیرەکەی با بڵێن حەزارەتی ئەم دوو وڵاتەیش تقریباً کاری کردووە سەر کوردستان من هەموو جارێ ئەو ئاڵێم چی ڕێگرە لەوەی کەوە ئێمە کۆمپانیای ئەوروپی بێرین لە کوردستانە ئیش بکە ئیلا بێ تەنها کۆمپانیەکان سیکمان کاکە بە سەراحەت با بڵێن کەس هیچ دەستگا و دەستگایەکی حکومی و دەستگای وەبەرهێنانیش یارمەتی وڵاتانی ئەوروپی خو بڵێن قبول ناکە وڵاتانی ئەوروپی بێن لە وڵاتە ئیش بکەن لەوانە بیانوەکەەوە بێ بڵێ کاکەوانە کولفەکانیان زۆرە کاکە کولفەکان زۆرە بەس کوالیتیەکەیان ڕێک و پێکە پێتوە سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لەبارە بۆ ئەم هەموو کەرتانە بە تایبەتی کەرتی وەبەرهێنان سامانی سروشتی ئێمە ئەوەی کە هەمان بێتە ئێستا نەوتە یعنی ئێستا ئەگەر وەکو بیردەوە کەنەوە کە نەوت بەکاربێنینەوە بابەتێکی تایبەتە من حەزەکەم بە سامانی سروشتی تەنانەت لەگەڵ لە بواری کەرتی کشتتوکاڵیشە ئەگەر بێت و کەشوهەوای هەرێمی کوردستان خاکی هەرێمی کوردستان لەبار بێ بۆ ئەوە بەم هەموو سامانە سروشتیانەوە ئێمە دەتوانین ببین بە خاوەن هەرێمێکی وەبەرهێنەر بەڵێ ئەوە زۆر پرسیارێکی بەجێ و بەڕاستی پێم خۆشە پرسیارە کرد لە هەموو دنیای جەنابیش دەزانی کەوا ڕێگر لە ڕێگەی هەر پرۆژەیە کە تەنان پرۆژەکانی دنیای دەرەوەش فەزای خارجیش یا سروشتە یا کەپیتاڵی ینی سەرمایەیە لە کوردستان سەرمایە ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردووە زیاد لە 70 ملیار دلار هاتۆتە کوردستانەوە بە هەموو پارەکانی کە بڵێن لە بەغاوە دیە یا لە ڕێگای گومرگەوە یا نازان بەرهەموانە ئەم پارەی لە چیا سەرف کراوە ئایا بەکار هاتووە بۆ ئەو مەسەلەی جەناب و باسی لەکەی نییە شتێکی وان نەکراوە ئێمە لە کوردستانە کێشەیەکمان نییە کە بەناوی کێشەی سروشت بێت لە وڵاتانی ئەفریقا لە زۆربەی وڵاتانی دنیا کێشەیەکەیە تەنانەت سەرمایش ناتوانێت چارەسەری بکە کێشەی مەسەر بە بیابان بوون کێشەی تەسەحور کێشەی گەرما کێشەی مەسەر جار وایە کێشەیەکی گەورە ڕوبڕووی وڵاتانە بێتەوە ناتوان سەرکەوتنی تیا بدەست بن ئێمە هیچ کێشەیەک وڵاتێکی 4 ملیۆنی 5 ملیۆن خەڵکی تیا کێشەی سەرمایە هەیە لە هەرێمی کوردستان سەرمایە ئەوەیە کە وڵاتانی دەرەوە بەستم داهاتە لە ڕووی بودجەوە موازنەیەوە والیداتمان دێ ئێمە تەنها بودجەکە ئەدین بە معاش بدین بە کارمەندانی وڵاتەکە مەساحبی 1.5 ملیۆن و 700,000 کارمەندین کە معاشیان هێنێ ئیتر ئێمە پارەیەکمان تەخسیس نەکردووە کاکە لە 168 بودجەی هەرێمی کوردستان دابین کراوە بۆ معاشی کارمەندان من لەگەڵ ئەوان معاش برێ بە هەر 4 ملیۆنیوە دانیشتوانەکەی کوردستان بەس ئەمە ڕاستە یا پێویستە لە بودجەیە پارێکی وا دابین بکرێت بۆ بواری وەبەرهێنان پرۆژەی کشت و کاڵی سەرکەوتوو باش لە باس لە بەنداوەکردن باز لە 20 بەنداوەکرێت بەنداو ئەوە نیە تۆ بچی بەردوو شاخ بگری و ئاوەکە حەسب بکەیت و جێبێڵی بۆ خەڵکە نەزانێت بۆچی کردو بەنداوەیە تۆ دراسەیەکی زانستی هاوچەرخ بکەیت کە ئەو بەنداوی دروستەکەی بۆچی دروستەکەی بۆ ماسی بەخێوکردنە بۆ کشت و کاڵە بۆ تاقەی کارەباییە بۆ چییە کەواتە پارەمان ئێمە تا ئێستا دا نەناوە بۆ بەرهێنان بۆ بەرهەمی
با بڵێن کشتتوکاڵی لە بواری پەرەپێدانی پیشەسازیە نیمانە شتێکی وە ئێمە ئەوەی کەیکەین ساڕانە لە بژدە پارەکە دەوزیعەکەین بەسەر دام و دەستگاکانە بەسەر دایەرەکانە ئێمە ئێسەوە وای لێ هاتۆ بارودۆخەکە هەر کۆمەڵێک بەڕێزی بڵین لە دار و دەستگا حکومیەکان بێنە بەر دەرگاکە دەرگای دایەرەکان ئەڵێن ئێمە معاشەکەمان کەمە بۆ بێدەنکردنی ئەڵێن کاکە بۆتان زیاکەین و تەواو بێ ئەمە وا نابێ ئەبێ تاکی کوردی وەگر خرێت تاکی کوردی هان بدرێت بۆ ئەوەی خۆی هەوڵ بە ئینتیمای بۆ ئەم وڵاتە دروست بێ ئینتیمای بۆ کارەکەی هەبێ خۆی بیر لەوە بکاتەوە بڵێ کەی من نجاتمە بێ ڕۆژێ لەم وەزیفەیە بەیانی بڕۆ بە دایرەوە ئێوارە بڕۆ بۆ دایرەوەرەوە کەی منە بە خاوەنی پرۆژەیەکی بچووک خۆم کاری تیا بکەم کەی بێم بگەڕێمەوە سەر گوندەکەم لێوە ترێکم پەرە پێ بدەم بێستانەکانم پەرە پێ بدەم و خۆ معمەلێکی بچووکی تەعلیبم هەبێ لە دیەکەی زۆر باشە باسی پرۆژەی تاکت کرد لە ئێستادا هەندێک هەنگاو هەیە هەندێک پرۆژە هەیە لە هەرێمی کوردستاندا وەک پێدانی قەرزی پرۆژەی بچووک لە هەرێمی کوردستان تا چەند ئەو هەنگاوە کاریگەر بووە لەسەر کاری تاک بە تایبەتی لەم بوارە والله من حەزەکەم لەگەڵەوە باماژە بۆ شتێکی تریش بکەم ئێستا ئاماژە بۆ ئەکرێت کە یارمەتی گەنجانە درێ بۆ ژنهێنان یارمەتی گەنجانە درێ بۆ خان و دروستکردن لە دێهاتەکانش و لە ناوش یارمەتی خەڵک شێرێ بۆ پرۆژەی بچووک بەس من پرسیارێکەکەم ئایا ئەو کارە پلانی هەیە ئایا کوردستان خاوەنی پلانێکی 5 ساڵی و 10 ساڵی و 15 ساڵیە ئایا وەزارەتەکان وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە کشت و کاڵ هەموو وەزارەتەکان پلانیان هەیە بۆ ئەم کارانە ئەوەی جەناب باسیەکەی کەوا پشتگیری لە پرۆژە بچووکەکانی هاندان بۆ خەڵکی یارمەتیدانی خەڵک بۆ پرۆژە دروستکردن ئەمە ئیشی وەزارەتی سەناعە و دەستگایەوە بەرهێنانە بەرنامەیان هەیە کە چەند پرۆژەی فلان پرۆژە بەسەر بۆ نمونە لە سلێمانیە لە فلان ناحیە فلان قەزا چەند پرۆژەی تعلیبکردنی با بڵێن ماسی تەماتە تریە نەزەم چۆنە چۆن و چی و بەرهەمەکەی ئەگەر یەکێ لەو بەرهەمە لەو پرۆژە بچووکانە سەرکەوتنی بەدەست نێنە حکومەت چیەکە بۆ نمونە کابراایەک تۆ قەرزەیەتی وەڵی کاکە بڕۆ تۆ لە فلان شوێن شتێک بکە کابرا کەوتە ئیش و ساڵیەکە فەشەری بەدەستێنە حکومەت چیەکان بەرامبەر بۆی کە نەیتوانی بۆ فاشل لە بێ پرۆژێ و برادەرە بۆ سەرکەوتو نابێ کەواتە حکومەت ئەبێ بە هەموو هێزی بچێتە ناو ئەم پرۆژە بچووکانەوە یارمەتی خەڵکەدا بە زانست بە بەرنامە بە پارە بە پشتگیری تەنانە ساڵە دوایش سەرکەوتنی بەدەست نێنە ئەبێ ئەم حکومەتە پشتگیری لێ بکە وای لێ بکە کابرا ڕابێنێ وای لێ بکە ڕابێنێ تر خۆی بتوانێت چارەسەری کێشەکان بکە لەوانەیە لە ساڵی یەکەمە ئەزمموی نەبێ توانای نەبێ پارەکە ئەبا بە جۆرە لە جۆرەکان لەوانەیە نەتوانێت پرۆژەکە ئەبێ حکومەت یارمەتی بە خۆی بەرنامە و کار و پلانی هەبێ بۆ پرۆژێ ئەو بیا بەدەستی بڵێ کاکەمە پرۆژەکەتە بۆماندا ناوی تۆ بەرهەمی فلان مادە بکەی بەم جۆرە بەم شێوە چاودێری بکە بدوایە بگەڕێ بزانێت چیە کێشەکانی کە تووشی ئەبێ کابرا تووشی کێشەیەکە بێ نازانێت ڕووکاتەکوێ حکومەت ئەبێ بچێتە ناو جومگەی پرۆژەکانەوە بۆ یارمەتیدانی خەڵک بۆ ئەوەی خەڵک خۆی بێ بە خاوەنی تۆ باشە ئەگەر هەر ئاماژە بە چارەسەرەکان بکەین لەم بوارانی کە باسەکردن وەکو جەنابەت دەڵێی بودجەیەکی زۆریان داهاتێکی زۆر دەچێت بۆ توێژی فەرمانبەر چی بکرێت لە بواری بژانەوەی کەرتی تایبەتدا ئایا ئەمە چارەسەرە یاخود هەلی کاریش دەدۆزێتەوە بۆ زۆرینەی توێژەکان بە تایبەتی گەنجان هەرێمی کوردستاندا کە بێکارن زۆرینیان وەک ئامارەکان باسی دەکەن بژانەوەی کەرتی تایبەت تا چەند چارەسەرە بۆ ئەم گرفتانە خۆی کێشەکە چیایە کێشەکە هەموویە گەڕێتەوە بۆ ئەوەی کاکە منەوێت لەسەرەوە تۆزێ بابەتە بە درێژی باس بکەم لە کوردستان پێویستی بە دوو دەسەڵاتە دەسەڵاتێکی سیاسی لەگەڵ دەسەڵاتێکی پلاندانان دەسەڵاتە سیاسەکە ئەوەیە کە تۆ لە کێشە نەتەوەیی و کێشە چارە نووسازەکانە کە تووشی کوردستانە بێ بگەڕێتەوە بۆ ئەنجومەنێکی کە نوێنە لایەنە سیاسەکان بکە بە دەسەڵات و بۆ حوسێنەوە بۆ ئەوەی کەس تاک بڕیار نەیان لە مەسیری ئەم وڵاتە بۆ ئەوەی کە کێشەکان ڕووغەیە مەسائلەکان دێنە ساحەکەەوە دەستگایەکی بەرپرسە بێ ئەمە بانەچی لە باری سیاست و ببینە سەر باری پلاندان هیچ دەستگایەکی هەرێمی کوردستان ئەو ڕۆڵی نەخێر ئێستا بەرپرسێکی باڵا لە کوردستان ئیتر لە سەرۆکایەتی هەرەوە بێ یا سەرۆکایەتی هەر جهێتە بێ ئەتوانێت کێشە و قەیران بۆ وڵاتە دروستکە و ئەتوانێت خۆشی بچێت چارەسەری بکەوە چارەسەریش نەکە ئەوە کێشەی بۆ وڵاتە بۆ میلەتە دروستە بێ ئەمە لە بوارە سیاسەکە ببینە سەر بوارە ئابوووریەکە یا با بڵێن مەسەلەی یارمەتیدانی کەرتی تایبەت و کەمکردنەوەی برادەر بڵێن ببوورە موچەیان و خەڵکی موچە خۆر ئەو شێوەیە ئەمە کێشەکەی ئێمە لەوایە کە دەستگایەکی پلاندانان نیە لە وڵاتە پلاندانێت چۆن دەستگاکانی کە مەسەلەن بوارەکان کەرتەکان ئەکتیڤەکە و پلانی بۆ دائانێ خەڵک چی بکە خەڵک حەز ناکە ماگانە مەعاش وەرگێت و بێتەوە ماڵی خۆی دانیشێ خەڵک حەزەکە تاکی کوردی حەزی دەوەی بتوانێت ئیش بکات پەرە بە توانەکانی بدەن نەکرەوە ئەوە ناکرێت
مەسە تۆ کەتی کشت و کاڵێگەر پەرە پێ بیت و باەخی پێ بی کەتی ئابووری کەتەکانی کە تەندروستی پەرە پێ بی ئێمە لە دەستگای تەندروستیە 42,000 کارمەندمان هەیە 42,000 کارمەند بە بۆچوونی من 6,000 ئەگەر 10,000شی نەبێ دەرچووی دام و دەستگاکانی دەرەوەی تەندروستین بۆ نمورە لەوانەیە دەرچووی کولەی تیجارە بێ کولەی زەراعە بێ کولەی تەربیە بێ باشە ئەمانە بۆ نابێت لە بوارەکە کاکە ئەبێ لە هەموو بوارێکە پەرە بەو بوارە بدرێ دەرچووی بەشی کشت و کاڵی لە وەزارەتی کشت و کاڵەوە گەڕخرێ دەرچووی بەشەکانی تەندروستی و پزیشکی ئەبێ لە بواری پزیشکیەوە گەڕخرێ و هەروەها بەشەکانی دێش کەواتە تۆ جۆرە لە پرۆفیشناڵی دروست کرد تواناکانت جیا کردەوە با ئیتر ئێمە نەچین دەرچوویەکی قانون و سیاسە بکەین بە مامۆستا دەرچوویەکی کولی زەراعە بکەین لە مامۆستای پرسیارم بۆیە پرسیارەکەم سەبارەت بە بژانەوەی کەرتی تایبەت بوو دەوترێت لاوازی یان نەبوونی ئەگەر بڵێن نەبوونی کەرتی تایبەت وا دەکات کە زۆرینەی ئەم کەسانی کە دەرچوون لە زانکۆ پەیمانگەکان لەو شوێناندا بمەزرێن بۆیە کەرتی تایبەت پێت وایە لێرە لاوازە بۆیە ئەمان زیاتر پەنا دەبن بەر دەستگا حکوومیەکان بەتاکید کەرتی تایبەت نەکو لاوازە نییە بۆ بژانەوەی ئەو کەرتە کەرتی تایبەت پلانی حکوومەتە کەرتی تایبەت چۆن پەرە پێدا یارمەتی ئەو پرۆژە بچووکانی جانەم باسی کرد ئەگەر بە بەرنامە بێ زۆر گرنگە جا باشە بۆچی هەر پرۆژە بچووکەکان باشە ئێمە 15 ساڵ ناڵم 20 ساڵە 10 ساڵەکە کە سەدامەوە 10 ساڵە ڕووخاوە چی پرۆژەیەکی گرنگماندانەوە لە وڵاتە بۆی بە سەدان کەسی بۆکە لە جیاتی ئەوەی ئێمە هانی جوتیارەکان بین کە پرۆژەی کشت و کاڵی گەورە و فرەوان دروستکەن و خەڵک وەگەڕخەن لە کاکەگەتۆ کۆمەڵی پرۆژەی کشت و کاڵی گەورە هەبێت خەڵکی تیا وەگەڕەخەی کۆمەڵی پرۆژەی من هیچ لەگەڵەوانیم کە بڵێن پرۆژەی سەناعی بەش لە کوردستان بکرێت تا ئێستا ئێمە هەمان چەند معاملێکی چیمەنتۆیە ئەو معاملە چیمەنتوانەیە کە ئیبینن کە ئێستا بەعکسەوە کەرتی کشت و کاڵ خەریکە بەرەوە چۆ کە لە کوردستانە کۆتایی بێ دوو مەسەلەی زۆر گرنگەیە کە کەرتی کشت و کاڵی کۆتایی پێێنە لەبەر ئەمەیتر تۆ چۆن نەتوانی موشەخۆر کەم کەیت وەگڕیخەی کەرتی کشت و کاڵ کە بربڕە پشتی هەموو کارەکانی بڵێن ژێرخانی ئابووریە خەریکە نەمێنێت تۆ ئەو هەموو بیری نەوت و ئەم گرنگیدان بە بواری نەوتە تۆ ئەم دێهاتانە بەرەو دێهاتەکانە بەرەو نەمانەچن کەواتە تۆ کارتەکان یەکەیەکە ئەبێ لە بواری خۆی ئەو هەموو زانکۆیە لە کوردستانە ئەو هەموو زانکۆی کوردستانە چیە من نازانم 15 زانکۆی بەس لەوانەیە 40-50 ئەوەیە پەیمانگایە لە کوردستانە باشە ئەمانە دەرەچن کە تەواویەکەن بۆ کوێ ئەچن کاکە دەبات دەرچوو کوریەکانی زەراعە لە وەزارەتی زەراعەوە گرخرێن و دەورەیان بۆ بکرێتەوە بچێنە دەرەوە بێنەوە پرۆژە بکەن و یارمەتی بدرێ هەروەها بەنسبەت بە کەرتەکانی ترەوە حکوومەت کار ناکە بۆ ئەوەی موچە خۆرکەم کاتەوە بە پێچەوانەوە هاندەرە بۆ یعنی تۆ ئەگەر سێری بژێم ساڵکە یاڵێ لە ئەنجومەنی وەزیران نازانم 300-400 کەس یعنی ئەنجومەنی وەزارەتی پێویستی بەکارمەندە لە فڵان وەزارەت پێویستمان بکە تۆ لە باوەڕای کوردستان ئێستا پێویستی بەکارمەندە دابوو دەستگاکانی ئێمە من شتێکی وام خوێنەوە بیستمەوە لە 4 کارمەند لە 5 کارمەند لە ژوورێکە لە دایرەکانی خۆمانە بەڵام ساڵانە گلەی لە نەبوونی دامەزراندن دەکرێت لە هەرێمی کوردستان چۆن چارەسەر بکرێت ئەمە کاکە ملیۆنێک و 700,000 دامەزرێنەوە توێ چی لێ بکەیت توێ هەر 4 ملیۆنەکە دامەزرێنی یعنی توی هەمووی دامەزرێنی بکە بە دامەزر ئەی باشە ئەم وڵاتە لە داهاتوە چۆن کێی با بەڕێوە چی لێەکەین ئێستا ئەو مەسەلە هێنەوتە کە هاتوۆتە باسی لێەوە کرێ زۆر باشە کاگەمی نووسینێکت هەیە بابەتێکت هەیە بە ناوی کێڵگەنەوتەکان و کێڵگەکانی کشت و کاڵ ئەم دوو سامانە وەکو دوو سامانی سروشتی هەرێمی کوردستاندا تا چەند سوودیان لێوەرگیرەوە بۆ ئەم بوارە بواری ئابووری من کاکەشوانەمەوێت لێرە ئاماژە بۆ یەک شتێک بکەم سەرکردایەتی کورد سەرکردایەتی سیاسی کورد هەڵەیەکی زۆر گەورەی کرد کەوا بە پەلەچ و بە پیری دەرهێنانی نەوتەوە بە پەلەچ و بۆ بیرکردنەوە لە دەرهێنانی نەوت یعنی ئێمە هێشتا کێشەنەتەوەیەکانمان حەل نەبووە ئێمە هێشتا کێشە نیشتیمانیەکانمان حەل نەبووە کوردستان هێشتا پێویستی بە کۆمەڵی چارەسەرکردن هەیە کێشەیە لەگەڵ بەغایە هەڵسان هیچمان نەکرد وازمان لە ئێستا حالیەن ئێمە ئەگەر مالیکی پێمان بڵێ ئەوە ئێوە مخەولن نەوت دەرکەن بە توانای خۆتان و بیفرۆشن چی لێکە پارەکەی چی لەکەی فەرز وادانێک کەوای شەریکاتەکان کاکە ئەو پارەیە کە گەڕێتەوە بۆ ئێمە لە 125 شتێکی وایە ناگەڕێتەوە بۆ کوردستان ئەو هەموو ڕاکە و کێشە و هاتووە هاوارە بەدوای نەوتا لەگەڵ هەرێم مرکزی بەغایە بۆچی ئێمە ئێستا حالیان بازیان کە ئەو ناوچەیەکی تۆی زاناسیە بووە بە منتیقەیەکی سناعی کەواتە ئەوەی کە من باسم لێ کردووە ئەوەیە دەبوو کەرتی کشت و کاڵی بایەخێکی زۆر گەورەی پێ بدرایە کوردستان بکرێت هەر لەم بەرنمەیە ئابوورناسێک دەڵێت نەبوونی عەقڵی کشت و کاڵی هۆکارێکە بۆ لاوازی کەرتی کشت و کاڵ هەرێمی کوردستان پێت وایە ئەو هۆکارە سەرەکییان هۆکاری تر هەیە
باشە من لەم بابەتە وەڵامی جوانە بلەوە دەمەوە تۆ بچی کرێکار لە دەرەوە بێنی بە عوملەی سەعبە گسکی پێ بێنە ناو سلێمانە باشە یا بچی 20 پرۆفیسۆری پرۆفیشناڵی شارەزا لە بواری کشت و کاڵ و بەرهەمێنانە بێنی من ئەوە خەمە هاوڵاتیان با گویان لەمە بێ چەند کرێکارە ناو سلێمانیا ئیشی گسکەیە کاکە ئەمە گسکار باوینەوە لە دنیاە باشە لە جیاتی ئەوەی وە نازانم چەند هزار کرێکار لە دەرەوە هاتووە لە کوردستانە ئیشی پێەکەین باشە پارەی ئەوانە بین بە خەڵکی بەتوانە با ئێمە مناڵم بچین لە ئەوروپا بێن لەوانێ با ئێمە 20 پرۆفیسۆر لە بواری تەندروستیە لە عبوور لە سین و لە هەندەوە با بێنین هەند خاوەنی بەتوانەترین پرۆفیسۆری بواری تەندروستیە کەواتە نەوت کشت و کاڵە فەوتەیە لە کوردستانە بەم شێوە بڕوە نەوت بەم شێوە بڕوە کەتی کشت و کاڵ نامێنی لە کوردستانە ئەمە هۆکارە بۆ چۆڵکردنی گوندەکان دیاردەی کۆچی گوندشینان ئەمە هۆکارەکەیەتی لاوازی کردی کشت و کاڵە تۆ کە بچی بە گوندەکە بڵێ ئەم دێ ئێوە نەوتی تایە ئێمە بچی شەریکەیەکی بیانی بێنی من نازانم لەوانەیە خەڵکانێکی ناو خۆشمان لەگەڵ و شەریکە بیانیانە بڵێ کاکە ئێوە بڕۆن چیتانەوە بەسەر چاوپارە کابرا تەبعاان هیچ ڕێنمایەک و هیچ شارەزایەکی نییە بیرەکاتەوە لەم بارودۆخیش شەڕی دەفتەر و دۆلاری ڕەشە لە بازارڕ مناڵەکانی بانکڵی کاکە بە دیەکە چۆڵەکەوە ڕۆتەسیمی شەریکاتەکانیەکە تریکا بە مەسفای کا بە نەوتێک کا بەچی وێرانیەکە تۆ تازە کە ئەرزەکە سەرچاوی ئەوەکانی ژەهراوی کرد تۆ شاخەکان هەڵکۆڵی خەڵک چی بکات یەک شتێکی زۆر گرنگ هەیە لە وڵاتە کە ئەوەیە ژینگە نەما ژینکە تەواو بوو کاکە ژینگە نەما تۆ چارەسەر ژینکە چۆنەکەی تۆ ئەو پرۆژە ئەو کارگە و ئەو شانەی کەیکەی خۆی تێک دەری ژینگەیە خۆی ژینگە ئەشێوێنێت ئەو پرۆژانەی کە جێبەجێکرد لە کوردستانە لە بواری پیشەسازی و لە بواری نەوتیشە من مەسەلەی نەوتەکەم بۆ جانابتان تەواو نەکرد یعنی ئێمە ئەم نەوتە لە ژێرم ئەرزایە من 20 ساڵەمەوە پێش بیستومە کە ئەمریکیەکان ئەوروپیەکان نەوتی ئێمە بنێکەنە ئەو بیرانەیە کە لای خۆیان نەوتیتیان نەماوە کەواتە نەوتەکە ئێمە خەزنیەکەن ئێستا ئەمریکا خۆی لە بواری کشت و کاڵەیە بەدیل بۆ نەوتە دۆزێتەوە ئەوان ئێستا خۆیان بەدیل بۆ نەوتە دۆزنەوە دێن نەوتەکە ئێمە بن ئەی باش ئێمە بۆ نەوتەکەی خۆمان لەژێر ئەرزەکەی خۆمانە کێ زۆری لێکردوین بۆ لە ژارزی خۆمانە دەستی لێنێ بمێنێتەوە من ناڵێم نەو دەرنەکەین با نەو دەرکەین بەش ئەوەی کەوا مەسفاکان ئێمە ئێستا بنزینمانە شوێنێکی کەوە بۆیە باشە چەند مەسفای حکومیمان هەیە لە کوردستانە بەسفا یعنی بەسم پاڵاوگەی بەتوانای بەهێز بەسێ تاڵاوگەی بەتوانای بەهێز کرێتەوە لە سلێمانی و هەولێر و دۆکە زۆر باشە سیچیل پاڵاوگەی نەزانم چەند پاڵاوگەی بچووک بچووک هەیە کاک ئەمین تەنها دوو خولەکمان ماوە پێت ئەگەر لەم دوو خولەکەیە کورتێکیتەوە چی بکرێت لە ئێستادا بۆ پێشخستنی یاخود گەشەسەندنی بواری ئابووری لە هەرێمی کوردستان ئەنجومەنی پلاندانان ئەنجومەنی پلاندانان نەکو ئەنجومەنی وەکو وەزارەتی پلاندانەکە ئێنە ئەگەر ڕێگان پێ بدەیت لەم ڕۆژانە چوومە سایتی وەزارەتی پلاندانانەوە ئەزانی چی نووسیوە لەسەر نووسیوێتی پرۆژە استراتیجیەکانی وەزارەتی پلاندانان بۆ ساڵەکانی 2012-2016 باوەڕم پێەکە لەسەر تا خوار خوێن بۆتیە یەک پرۆژە 2013 تیان نییە ئێکاکە کە تۆ ئەمە بەشە تێ بە ئەنگلیزی دایان شتووە لەسەرەوە بخۆ پڕ لە نەخشە و پلان و شتی نازانم کۆمەڵێت شدا بەزی و ئەزانی ئاماژەی بۆچی کردووە چەند دەواژن لە کورسانە کراوە چەند دار نێژراوە چەند بیر لێ درراوە کاکە هاوڵاتی بیری لێەوە بۆ پرۆژەیەکی خۆی تۆ بۆی کەیت دەستکەوتی حکوومەتی هەرێم ئێمە بێ دەستگایکی پلاندانانی ڕاستە و خۆی ڕاستیمان هەبێ پلانی 5 و 15 ساڵ دانێت و بڵێم ئیشان ناکرێ لە بواری ئۆتۆبانە ڕێگا لە بواری سکە حەدیدیە لە بواری گوندەکانە لە بواری نەوتە کاکە نەوتی شەکرێ بە شێوەیەکی ڕێک و پێک وەگڕ خرێت و ئیشی بۆ بکرێت بەس نەکو ئاوا تۆ 50 بیر بکەیت و دەستی خەڵکی پێگەیشتووە نەکوت حکوومەت ڕۆڵی نیە لە کاری نەوتە لە کوردستانە نەوت کەوتوتە دەستی خەڵکانێک یعنی ئێستا ئەگەر بێت و نەوت بدرێتەوە دەست حکوومەتیش وەک وەزارەتی نەوتیش ناتوانێت بەکاری بێنێ وەکو سەرمایە بۆ پەرەپێدانی کەرتی ئابووری لە کوردستانە کەرتی ئابووری لە کوردستانە ئەوە بەم جۆرە نابێت بە پلاندانان نەبێت پلان بۆ هەموو کارتەکان بەڕێک و پێکی ئەو پارەی کوردستان ئەبێ وای لێ بێت ڕۆژێک بێت خەڵک بە زۆرش بڵێ بچێتە عینم کە بڵێ کاکەم تەعین نابم ئیش ناکەم ئەبێ وای لێ وا لە خەڵک بکەی بڵێ من وەزیفە ناچم وەزیفەیش بۆچیە من ناچم بە $1000 من هەر ئیشەکەی خۆم کەم لە بواری کارەکەی خۆمان لەم پرۆژانەی کە ئێوە بۆتان داناوین و ئەم یارمەتی حکوومەت هەیە لەوە من ئیشەکانی لەبەرەوەی تر بۆزاکە بەرەوە وەڕات کە کوردستان بێتە وڵاتێکی پیترۆکیمیاوی نەوت ڕۆژێکی دێ شەریکە ئەمریکەکان لە من عەقدی 50 ساڵم هەیە بەیانی ئەچم لە بەدەرکی سەرابیری نەوت لێدەم بەیانی من ئەچم لە سەر ئەزم ڕوو گۆی ژەبیری نەوت چونکە من عەقدم هەیە لەگەڵ تۆ بۆ 50 ساڵ ناتوانێت ڕێگای لێ بگری تەعویزی شتەکە لە چی لێوێ دەمێ بەڵام با نەوتەکە
ئەبێ پلان داهێنرێ بۆ دەرهێنان و تعامل لەگەڵ نەوت چی لەگەڵ بەغاو چی لەگەڵ شەریکاتە جیهانیەکانە لە زیاترەوە بچی بۆ شەریکات نەوتەکە تعامل لەگەڵام کە چۆن بێنەوە لە دەرکردن با بچین پێیان بڵێن ئێوە دوای سەدام چیتان بۆ ئێمە کرد ئێمە هیچمان هیچ مافێکی نەتەوەی و نیشتمانی ماوە نەکردوێتەوە لە کوردستانت هەیە و مادەی سەوچی لە یاری پێکری لە بەغا زۆر سپاس بۆ ئەمین جاف ئەندازیاری ڕێوشکە سپاس بۆ ئەمەدەبوون سپاس بۆ شڕڤەکردن بەڕێزان هەر لە خۆشی دابن سپاس کاکەین دەست خۆش